ئێوارتان باش بینرانی بەڕێز جارێکی ترە گەڕێنەوە ڕۆژاوای کوردستان دوایین پەرەسەندنەکانی دۆخی کورد لە سووریا. ڕێککەوتنێکی جۆرە جۆرەکان ناچاری نێوان هێزەکانی سووریا دموکراتیک لەگەڵ دیمەشق کە بە ڕێککەوتنە چواردە خاڵەیەکە بەناوبانگە. ئەم ڕێککەوتنەیە ڕەنگە بە دڵی هیچ تاکێکی کورد لە دنیاە نەبێت، چە و کوردانی کە لە ڕۆژاوای کوردستان دانیشن، چ کوردانی باشوور، چ ڕۆژهەڵات وە چە باکووری کوردستان. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە بەردەم دۆخێکی ڕاستەقینە داین، لە بەردەم واقعێکی جیاواز داین. تێگەشتن لە هاوکەشتن دەوڵەتەکان، گۆڕینی ئاڕاستەی بیرکردنەوەی سەرکردایەتی وڵاتە گەورەکانی دنیا، هاوکێشە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەو گۆڕانکاریانەی کە پێش هەر شوێنێکی تر، پێش هەر کەسێکی تر و پێش هەر نەتەوەیەکی تر کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر کورد بەجێهێشتووە. ئێستا لە گەڕەکە جیاوازەکانی ڕۆژاوای کوردستان لە قامیشلۆ، لە حەسەکە، لە عەفرین ئێمە زانین دایکان پڕخەمن، دڵیان پڕخەمە، خەمبارن بەم دۆخی کە بەسەریانە هاتووە. وەک چۆن دایکێک لە سلەیمانی، دایکێک لە هەولێر و دهۆک، لە مەهاباد، لە ئامەد بەم گۆڕانکاریانە دڵنیگەرانە، بێتاقەتە، خەمبارە. بەڵام لەگەڵەوە شاب واقعەکی تازەیە بۆ کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕۆژاوای کوردستان ئیتر ڕەنگە و کوجاران ناوە گەورەکەی نەمێنێت بەلای وڵاتە گەورەکانی دنیا و بەلای ئەمریکا و بەلای هاوپەیمانی دژ بە داعشەوە کە نزیک بە 14 ساڵ 15 ساڵ سەنتەری سەرەکی ڕوبەڕوونەوەی داعش لە ڕۆژاوای کوردستان و چەکدارە بەهێز و پڕتوانە و لە خۆبردووەکانی هێزەکانی سووریا دموکراتیک بوون کە ئەیانتوانی دژی تێرۆریستانی داعش بوەستنەوە. بۆیە زۆر گرنگە هەمومان بە دیدگایەکی نوێوە، بە تێگەشتێکی نوێوە سەیری دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژاوای کوردستان و کورد وەکو میحوەرێکی تری هەموو گۆڕانکاریانەی کە دێناوەرەوە سێکەین. بەرنامەی ئەمڕۆمان گفتوگۆیەکی تێوتەسە لەبێ لەسەر ڕێکەوتنی نێوان هێزەکانی سووریا دموکراتیک یان لەناو کەوانیدا کورد لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ سوپای عەرەبی، لەگەڵ حکوومەتی سووریا، لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە دێناراوە. ئەمڕۆ دوو میوانی بەڕێز پێکەوە گفتوگۆەکەین. کاک سیروان کاجۆ لە توێژەر و ڕۆژنامەوانی دەوڵەتی لە ئەمریکا، بەڕێز دکتۆرە ماریانە خارۆنتاکی لە بەریتانیا. کاک سیروان ێوارە باش، خۆشحاڵم کە پێکەوە گفتوگۆ لەسەر دۆخی ئێستا ڕۆژاوای کوردستان و کورد لە سووریاکەین. ئەگەر سەرنجێک بخینە سەر دوایین پەرەسەندنەکان، ئێمە بینین کە ئەم ڕێکەوتنامە چواردە خاڵی کە لە چەند ڕۆژی ڕابردووە دەستی پێکرد و هێزەکانی ناوخۆی سووریا هاتن ناوچە کوردەکانەوە، تا ڕادێکی زۆر ڕەنگە جێگەی نیگەیانی زۆرێک لە کوردەکان بێت، بەڵام دوجار ئەمە دۆخێکی واقعیە. سەرنجی بەڕێز لەسەر ڕێکەوتنامەکە بە شێوازی گشتی چییە؟ گەلێک سپاس بۆ میێڤەنداریاوە و سلااو لە هەموو بینەرێن کوردسات. ینی بەری هەر تشتی مەرۆت بێژە وەکو تەگوت ڕاستی ئەوەکو حتاکو کورد لە چه جهەکی جیهان لە چ پارچەیەک کوردستانی بە نەخۆدی دەسەڵات و سەروەریەکە ڕاستەقیم بە، ینی وەکو دەوڵەت ینی هەمیشە تێ چاوەڕێکردن و تشتێکی وابسەرێ کووردا بێ ژبەرلۆ ددمێژووە کووردا گەلێک جارا چ لە باشوور، چ ڕۆژهەڵات، چ باکوور و وانها بە ڕۆژاواژی چێبوو. حتا ڕادەیەکێ ئەس نابێژم تشتێکی ئاساییە لێ تشتێکی کۆتەی چاوەڕێکردن گاواگۆ کورد نەخۆدی سەروەری بە. ئەم وەرن سەر ڕێکەفتنێش بۆ پرساتە پرس ڕێکەفتن ڕاستی ئەو بخۆ پرسگرێکە ژبەرگۆ پشتی کۆ هاتە ئەمزەکردن، پشتی کۆ هاتە ڕاگەهاندن بکەیمانی بەری چەند ڕۆژە هەر ئالیەکی هەسەدەژ ئالیەکی و دەسەڵاتە ئەحمەد شەرع ژالێکی دن بشێوەیەکی تەرجەمەتکردن، ینی بشێوەیەکی بەحث دکردن. مەسەلا چاوانیا تەڤلیبوونا هێزên سووریا دموکراتیک وەکو هێز، وەکو یەک هێز لە ناو ئارتێشا سووریێ، یان ژی وەکو تاکە کەس وەکو حکوومەتە سووریێ، حکوومەتە کاتی سووریە دەبێژە. ئەڤایە بخوا ڕاستە نەها ئەو بێژن هێزên وانی ناوخۆی دەرباس بوون و ئەو ئاسایش هاورە هەم لە قامشلۆ هەم لە حەسەکێ و لە کۆبانێژی خویایەک و ئارامیەک دناوبەرە هەردوو ئالیا دچێ بوویە لێ دناو هورگلیێ وێندە ددەما پێشدە دتەخمینا مندە وێ گەلک ئالۆزیان بخۆربینە ژبەر بۆ حکوومەتە سووریە ڕژدە هم ئەمریکا پشتاوانە و هەمژی تورک و هەڤالبەندên wan yên kendavê giş dibêjin divê Sûriyê vegera welatekî nawendî.
ترسی تشتێک و کووردا ئەف ساڵەکە پێبانگ دەکەن وەکو بەشێک دە چارچەوەیە دیالۆکا دناوبەرە هەردوو ئالیادە ji ber تێگەهشتنا vê rêkeftinê cudayê heger tij hesede bipirse tişteke tij hikûmeta Şamê bipirse tişteke wekû berî çend roja jî min di gotarekê de bi zimanê İngilîzî gotim min got evaya ji bo ragirtina tund û tujiyê û kuştina gelê Kurd sivîlan li Rojava bo demeke katî pir baş e ku şer hata rawestandin ji ber ku ji bo Kurda ev şerekî xasir bû bi rastî gava ku hemû dinya dijî tenê bes tenê başûr wekû hêz wekû keyan li gel roja rastîyana hemû dinya li aliyê rejîmê bû heta radeyekê baş bû ji bo rawestandina şer yan ragirtina tund û dijiyê lê bo dema dirêj ez bawer nakim ku tê prospektîvên erênî hebin ji bo otonomî ew otonomiya ku Kurd pê bang dikin ez dibêjim bi demê re rejîma Sûriyê heta jêbê wê hêdî hêdî desthelata xwe niha çavê dinyê gişî li ser e sînatorên Emerîkî behsa wê dikin serok û rêberên welata behs dikin wê rejîma Sûriyê bide nîşan kirin ku ême em amade ne hinek tiştan tenazül hinek tişta tenazül bikin lê gava ku çavê dinyê her ser rewşeke din ser mijareke din ser kêşeyeke din li dervey dinyayê wê dîse hikûmeta Sûriye siyasetên ku behsiya berî çil pêncî salî bi rê ve birin wê dîse dubare bikin ême ez dibêjim ji bo ragirtina şer ez geşbînim ku xelkê me Kurdê me Rojava êdî nema werin kuştin û derbeder nebin lê di çarçoveya siyasî de ez bawer dikim tiştê got bû û belkî jî bibe şikestineke mezin e belê زۆر باشە بەڕێز دکتۆرە ماریانە خاڕۆنتاکێ توێژەر و شرۆڤەکانی دەوڵەتی لە بەریتانیا لەگەڵمانە بێت دکتۆرە ماریانە دۆستێکی کووردە و کتێبێکی تایبەتی دەربارەی کوردستان نووسیوە و پێشتریش ماوەیەک لە باشووری کوردستان بووە دکتۆرە ماریانە سەرنجت لەسەر ئەو ڕێکەوتن ناچاریەی کورد دەڵێ ڕێکەوتنێکی ناچاریمان پێکرا یان کەوتی ناو دۆخێکەوە کە واقعەکەمان بەسەردا سەپێنرا بەڵام ئێمە لە ئێستا زۆر پێویستمان بە چاودێریی نێودەوڵەتی هەیە بۆ ڕێکەوتنەکە پێ وایە کە چاودێری نێودەوڵەتەکان ئەتوانن تا ڕادێک زامنی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە بن لە بەرژەوەندی کووردا کە ستەمی لێ نەکرێت جارێکی تر کە جێنۆسایدی بەرامبەر نەکرێت کە ئاوارەی و دەربەدەری ڕووی تێنەکاتەوە پاسان دەکەم بۆ بانگێشکردنم و ئێوارەتان باش ئێمە لە سەردەمێکی تاریک داین لە ڕاستیدا نەک سەبارەت بۆ ڕێککەوتن نامی کە واژۆکراوە لە نێوان کورد و سڵای سووریا بەڵکو سەبار بە تەواوی گۆڕانکاریانەی کە لە جیاندا هاتوتە ئاراوە زۆر باشە دەمەوێت سەرنجت ئۆکەی مسکاران تۆی زۆر باشە ئەوەی کە ئێمە بینیمان لە ڕاستیدا بە شێوەیەکی گشتی گرنگ بوو بۆ هێنان ئارا بە دیێنانی سەقامگیری بەڵام ئەوەی کە هەیە لە ڕاستیدا چارچێوەیەکی دیاریکراوی نییە ئەوەی کە ئێمە لی دڵنیێنەوەی کە بارەتۆکە لە ئێستاە بە تەواو لاوازە هەستیارە لە سای ئەو بارودۆخە سیاسەتدا هەیە کەممان دەزانین کە تورکیا ڕۆڵی دەرهێنەری ئەو دۆخە سیاسێ دەبینێت کە ئێستا لە ئارادا ئەوانەی ترێژ کە ڕۆڵ دەبێنین و پێشببینی دەکرێت کە ڕۆڵی خۆیان بگێڕن مەبەستمان ئەوەیە مەسمان ئەوەیە بڵێن کە هەمان سینەریوە هەمان وێنە بەسەر سیاسەتی دەرەبووی وڵاتێکی تۆکانی ئەمریکادا دەسە پێێت کە کار دەکا بە بدێنە بەرژەوەندەکانی خۆی بە کورتی سەبارەت بە ڕۆژاوای کوردستان دەتوانە بڵێن بارودۆخ کە هێشتا لە پەرسەندنەیە بۆیە بارودۆخەکە ڕۆکەوتم لە گۆڕاندایە بە دڵنیایی ئەوانەیە چارەسەرەکە چارەسەرێکی سەربازیە وی کە لەوێ لە ئارادایە سەبرێتێ لە چارەسەرێکی سیاسی سەرکردەکان لە ڕاستیدا لە توانایاندا نەبوو کە بتوانن Yes, we can hear you. Please don't stop and continue talking. زۆر باشە بەڕێز دکتۆرە ماریانە دەمەوێت سەرنجێکت بزانم دەربارەی
ڕێکەوتنامەکە ئێمەوەکو بە ئەماژەم پێکرد لە سەرەتای ئەمەوەکو کورد بە ڕێکەوتنێکی ناچاری دەبینین بەڵام ئێمە بینیمان کە لە ماوەی مانگی ڕابردووە جنۆسایدێکی تر ڕووی لە کورد کردەوە لە ڕۆژاوای کوردستان لە سووریا خەڵکێکی زۆری کوردستان کوژرا و خەڵکێکی زۆری کوردستان ئاوارە کرایەوە حەزەکەم سەرنجەکرد بزانم دەربارەی ئەوەی کە ئایا کورد چ زەمانەتێکی هەیە بۆ ئەوی کە پێی وابێت کە ئەتوانێت ئەم دۆخەی کە ئێستا بەسەریا هاتووە قبوڵی بکات و ئایا هیچ گەرانتیەک هەیە بۆ پاراستنی مافی کورد لە ڕۆژاوای کوردستان لە سووریا؟ بارودۆخێکی ئێستا لەوێ لە ئارادایی هێشتا لە گۆڕاندایە و لە پەرسەندێکی بەردەوامدایە و بۆیە من دەڵێ چارەسەرەکە چارەسەرێکی سەربازی بەڵکو چارەسەرێکی سیاسی پێویستە و ئەو ڕێکەوتنامەی یاخود ئەوەی کە ئیمزا کراوە پەیوەندی نییە بە هیچ گۆشەنیگایەکی سیاسیەوە بەڵکو پەیوەندی هەیە بە هەموو ئەو بارودۆخێکە لە ئارادا بوو لە نێوان لایەنەکانی تردووی ئاربها هێزەکانی هەسەدا و هێندەی دۆخەکە پەیوەندی هەبێ بە نیگەرەکانی ڕۆژاپاوە تەنیا کێشەکە پەیوەندی نییە بە مافەکانی گەلی کوردەوە لە سووریا چونکە لە سووریا کۆمەڵگەیەکی فرەش و ناس و ناسنامەت هەیەەوە ئەو ڕێکەوتنامەی کە واژۆ کراوە پشنا بەسێ بە هیچ چوارچێوەیەکی دەستوریە ئەمە خۆی لە خۆیدا شتێکی زۆر گەنەکە بە دڵنیاییشەوە کێشەی کورد لە سووریا پەیوەندی هەیە بە کێشەی کورد لە تورکیا کە درێژکراوەی پەرەسەرنە سیاسیەکانە و دەتوانن کاریگەریان هەبێ لەسەر داڕەشتێنی بوێنەی سیاسی لە عێراقیش لە وێنە گەورەکەدا دەتوانین بڵێن کە ئەمە زیاتر مانای یاخود زیاتر دەکرێت لی تێبگەین و بزانین چ هاوکێشەیە سیاسی لە ڕۆژاوادایە. زۆر باش کاک سیروان مەترسی گەورەی لەسەر ڕێکەوتنەکە چییە بە سەرنجی جەنابەت؟ ینی ئێمە بینیمان کە هێزەکانی با بڵین ناوخۆی سووریا دوێنێ هاتن ناو قامیشلۆر هاتن ناوچە کوردەکان بەڵام ئێمە ئەزمونێکی 14 ساڵەی ڕوبەڕووبوونەوەمان هەیە لەگەڵم هێزەیە چکە هێزە بەشێکی ڕاستە ئێستا لە چوارچەوەی سوپای سووریای عەرەبیدایە بەڵام بەشێکی تونندڕەوە بەشێکی لە ناو ڕێکخراوە تونندڕەوەیکانە بووە کە پێشتر شەڕ و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کووردا هەبووە پێ دوایە کە ئەمە ئەبێتە مەترسی بۆ داهاتووی پەیوەندیەکان و ڕێکەوتنەکە؟ صدي صادش برغو نها تجارانتي تننا نها حكومة سوريا يعني حكومة كاتية سوريا بالا دسته نها بارمان يعني بريا وان كريارين لشكرين اوبراسيونين لدجي كردان قريبو هاوكيشه لسر عرضي بوغره حتى راديكو وك نها تجي قوت راستكو اف ريكفتنا نچاري هاتا امذكرين يعني تشج ريبركي بريز مظلوم عادي ببرست يان ريبركي دنيا هسدي و كرد لروجاوا ويشتر بيجن افايا باشترين چاربوش بركو تني چاربو كاريبو بونها تندو تجيه وشر لدجي سيفيلان راوستينا جبرولو نها دنارينا مدى تجارانتي تنين جبلي او جارانتوري نافنتوي هاجر امنافي وان بكن جارانتوري نافنتوي يعني امريكا وفرنسا هاجر حطانها از نظام ميكانيزم كبرچاف يان فرمي دانينا وليش بو چاف ديريا جي كرنا خالن فيرا كفتني اگر نبي براستي تجارانتي تننكو حكومه سوريا تشتيكو الكوباني والشيخ مقصود واشرفيه والدفير الدنيا روجافا كرن جاركن دوباره بكي يعني ام جبير نكن وكو تجي قد اف كسن كون ها درباس بونه راست ام بيجن بلكي دوصاب كسن لقامش لو حسكي بلكي صدقي دن الكوباني درباس بونه لێ بڕاستی ئەم هەمان کەسن کۆ بەری چەند ڕۆژە بە ئەشکەرەیی داخوازا کوشتنا ژن و کەچێ و زارۆکێ کووردا دەکردن یانی ژبەرلۆ ئەم ژبیر نەکەن کۆ نەها حتا vêga vêjî ew بۆخوا di عقیدەیە ئارتێشا سووری de کوردان وەکو دژمن دبینن یعنی ئەحمەد الشەرع بەرە حتا سبێژی بێژە کۆنها ئەv ڕێکەفتنێک هەیە و ئەم پابەندی وێنە لێ ئارتێشا سووریە بخوایە کۆ ji gelek گروپên tundrê û cîhadî بۆ gelek ji wan him qaîden û him xwe jî kevne Daişin hîn jî baweriya wan bûyê tê ji bîr nekirin ku 2011 و 12 و 13 heta 2017 و 19 کوردان ئەو تێکشکاندنا داعش سەردەستێ کووردا بوو وان ji bîr nekiriye û ji ber ku عقیدەیەکە نیشتیمانیش بۆ ئارتێشا سووریê divê sal û nîvekê di nehatiye kirin tirs heye ku ev kesana hêdî hêdî ji ber lo bîskadin me behsa wê kir çend girîng e ku di qonaxa vê de ev desalata ku niha de facto li Hesekê û li Qamişlo û heta radeyekê li Kobanê tê holê
برخوفره نکه جبر برخوفره بکه دیسا و دوباره وان سیاستان بکار درسته بینن تشتیم کو لسر علویان هاتن از دور نبینم لسر آستا که برفرهتر لدیجی کرداجی پیکوره جبر تجربه بپرسه براستي نهات جارانتي تنهي جارانتيا هي نها اواكو امريكا زغتو في الشارع الوان بك وحطارها ديك فرنسا لشر سوري اثبات كركو نا سزاين ابوري ونا زغتو في الشارع دبلوماتيك وسياسي دبن ريجر هجربري ورجيم بشار الاسد شهر ده صالات هذه سزا وهمو زغتو في الشارع دنيا سروان ابو دي سجيني مليون انسان كشتن يعني اب رجيم جينا كيميو تنكو سروكاتي هاتي بجوهر تنجبر طبعا براستي روش نبوي شكلك وام تصور دكن زۆر باش دکتۆر ماریانە ئەمڕۆ تۆم باراک جارێکی تر لەگەڵ ئەحمد شەرع کۆبوویەوە و باسوخواست لەسەر ئەوەی کە ئایا سووریای داهاتوو لە دوای ڕێکەوتن لەگەڵ کورد دیسان ڕۆبەڕووی قەیرانی گەورەترە بێتەوە چکۆمە بینیمان پێشتر لەگەڵ دروزەکان پێشتر لەگەڵ عەلەویەکان و دواتر لەگەڵ کووردا جارێکی تر ڕوبەڕووبوونەوەی سەربازی نێوان سوپای عەرەبی سووریا لەگەڵ ئەم نەتەوە جیاوازەکان و پێکاتە جیاوازەکانی سووریا هەیە پێت وایە کە ئەحمەد شەرع توانێت سەرکەوتوو بێ لە ئیدارەدانی ئەم هەموو نیزاع و ئەم هەموو ناکۆکی و ئەم هەموو ناڕەحەتیانی کە ڕووی تێکەن بەتایبەت ئەوەتە ئەمریکا دێت تۆم باراک دێت پشتیوانی ڕاگەێنێ بووی بەڵام ئێمە دوجارە بینین ئەحمەد شەرع لە ڕابردووە کێ بووە ئێستا کێ بووە لێرەدا دوو خاڵ هەیە هەروەکو پێشتری ژێتم باسێکی زۆرمان لەو ڕێککەوتنامەیەکەوە بەڵام لە واقعیدا تاکە خاڵێک کە ترکێزی دەخرێتە سەر بریتە لە وشێ یاخ بریتە لە وشەی تێکەڵاوکردنی هەستەدا لەگەڵ سوپای سووریادا بەڵام لە ڕووی سیاسی و هێندەی من تێ بگەم لە ڕێککەوتنامەکەدا شتێکی وان نییە لە نێوان دەسەڵاتی دیمەشق و کوردەکان تا لە ڕووی سیاسیە و چونکە تۆ کۆمەڵگەیەکی فرە پێکاتە و فرەشوناس و ناسنامەی جیاوازێ هەیە بۆیە من دەترسم یا من نیگەرانیەوەمە کە شتێکی وەها ببێتە هۆی ئەوەی کە کێشەی زیاتری لێ بکەوێتەوە بەڵکو ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە هەندێک لە کێشەکان بەشێ چارەسەر بکرێت بەڵام هێندەی پەیوەندی هەبێ بە ئاشتی لەسەر ئاستی ناوخۆیی شتێکە زۆر پێویستمە پێێتی کە بریتە لە گەرانتی دەستوری ئەوەش دروست نابێت بەتایبەتی لەم حاڵەتەی ئێستادا کە تۆ دەسەڵاتێکی مرکزی هەیەوێت دەیەوێت دەسەڵاتێکی مرکزی بکە ژمێنی هەبێت و وڵاتێکی تکانی ئەمریکاش توانە ئێوە هەیە لە حاڵەتێکی وەها تێ بکە بەتایبەت لە چایم بارودۆخی کەسە لە ئارادایە ڕێکەوتنێکی وەها ڕەنگە تەنانەت تەنیا لە بەرژەوەندی کورد بەڵکو ڕەنگە لە بەرژەوەندەوە پێکاتەکانی تری سووریاشە زۆر باش کاک سیروان حەزەکەم سەرنجت لەسەر ئەو پاشماوەی داعش ببینم ئێمە زانین کە لە کەمپی هۆڵ و لە بەشەکانی جیاوازەکانی سووریا زۆرێک لە داعشەکان کە سوکای داعشەکان مابوونەوە لە زیندانەکانی ڕۆژاوای کوردستان بوون دواترەوە ئەمریکا باس لەوە کات کە ئەم زیندانیانە گوازێتەوە بۆ عێراق یان لە ناوچەکەیە وەکو خۆیواتنی ناوچێکی ئارام نەما بوویان مەترسی سەر هەڵدانەوەی داعش لە حاڵەتی لاوازبوونی هێزەکانی سووریا دموکراتیکا چییە و ئایا چکۆمە بینیمان تەنانەت سوپای عێراقی نەیتوانی بەرگەی هێرشەکانی داعش بگرێت 2014 ئەو تا مووسڵیان داگیر کرد جینۆسایدێکی گەورەیان لە شنگال بەرپا کرد و هەزاران گەنج و کچوو لاو پیری کوردیان لە شنگال کوشت و لە ناوچەکەی کوشت ئەم مەترسی هەڵسەر هەڵدانەوەی داعش چۆن نەبینی براستي يعني ئێمە دەبێژم پرسگرێک نە ئەوەکۆ هێزن سووریا دموکراتیک لاواز بوونی یانە پرسگرێک ئەوەکو ئالیێدن ئانکو ئارتێشا عەرەبیە سووری نه توانا هەیە و نەژی ڤیان هەیە کۆ براستی شەڕێ داعش بکە وەکو چاوە کوردان شەڕێ داعش دەکرد وەکو چاوە کوالسیۆنە ناونەتەوەی شەڕێ داعش دەکرد وەکو چاوە پێشمەرگە لە عێراقی لە باشووری کوردستانی شەڕێ داعش دەکردن ئێوان براستی عطارة ديكي داعش وكو بهانة بكارتي لنقافاكو أحمد الشرع هات واشنطن وقوتكو سوريا بشك كواليسيونا نافنتوي نقوت ويدواري لشكري دا دواري سياسي دا ويبي بشك كواليسيونا دجي داعش جبرقو أو ضزانم بخو آرتيش بخو نأمادية يك كو شربكة تواناينية وادن دناف ارتيش ده المنت هنا براسي يعني ناخذ مبالغه بكن لراستي او ارتيشا سوريا عسكرين سوري افيكونها بشكل وزارتها بريفانيه
داعش وەکو مەترسی نابینن، داعش وەکو برادری خۆ دەبینن، گەلێک جوان ئەندامên داعش بوون، یعنی وەکو نمونە ئەوەیە کۆ بەری چەند هەفتەیە لە تەدمر لە پالمێرا گاڤە کۆ دو لەشکرên ئەمریکی و وەرگێرە کوشتن بەڵێ کابرا ئەندامێکی بەرێ داعش بوو و هاتیە بووە بەشێک ji ئاسایشا ناوخۆییە سووریە پرزگرێکێکە ڕێخستنی di nav artêşa Sûriyê de heye ku ev artêş ne Daeş û ne çi grûpeke din İslamî Sunnî tundrê wekû metirsî ji xwe bîn wekû ku çawa Kurdan lê dinarî wekû çawa hesede lê dinarî ji ber di qonaxa bê de yani me dît ji dema ketina Beşar el-Esed tevî ku Beşar el-Esed dîtina wî jî şerê dijî terorê cuda bû jiya Kurda û Amerîkaya lê dîsî jî Îranî berejewendiyê wan di şerê dijî Daeş de hebûn niha ew yek tinê ji holê hatiye rakirin ku êdî devera beyabana Sûriye eva jêr bin Elbadiye Sûriye beyabana Sûriye û niha piştî wê ku Reqa û Dêr zor ket jêr kontrola hêzên hikûmeta Şamê wê evana bibin qadeke azad ji bo çalakiyên Daeş حتى كو او ادعاء بكن كو شر داعش دكن لي وك من قوت جبر وان سدمان وداعش هر وك مطرسي هبه نتني از نتني بحثا وان قرتيادكم كو بلكي هندك جوان هاتبن بردان يانجي مالباتي وان اوين كو نهاتن شاندن بو عراقي طيبت بيتر امريكا او بياني شاندن بو عراقي لي سوريه كو دناف داعش دبونو مالباتي وان كو افچان سالن لهولي ولكامبين دنجي كنترولا هسده او داویا دای ورن آزاد کرن جبرگو حکومت سوریه جی وان وکو ها پیمان و ببینن د قوناغا بده د آواکرنا وان د وراده جبرلو مترسی هر هبو و هر بمینه جبرگو رژیم بخوا رژیم انول شامی داعش به همان شوی نابینه تنه و بکار بینه حتی رادیا کو خدمتا برجواندی و دکه دا کوج ولاتن کن داوی ربیجه ام آمادن شر دیجی تروری بکن دا کوج امریکا ربیجن ام آمادن ببن الترناتیو کی باشتر جی بکو هسته لی دراستیه ده نه حکومت سوریه و نه ارتشاوی کو پرانیاوی جهادینه او آماده باشی یا سیاسی و یا لشکری هي کو شر مترسي داعش بكن باش دكتور ماريانا سرنجك بس لو كدوتد ام دۆخەی کورد لە ڕۆژاوای کوردستان تەنیا بۆ ڕۆژاوای کوردستان نییە کارێکی لەسەر باکووریشە بێت حەزەکەم پەیوەندی ئەم دوانە پێکەوە بەستینەوە ئێمە پرۆسەی ئاشتیمان هەیە لە تورکیا کە دوای چەندین ساڵ جارێکی تر گەرمە بێتەوە پەیامەکانی بەرز عەبدوڵڵا ئۆجەلان چەکدانانی شەڕوانان و ئەوانەی پارتی کرێکارانی کوردستان لە باشووری کوردستان جارێکی تر و بەڕێوەچوونی سەردانیکردن بۆ لای بەرز عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمراڵی دروستکردنی کۆمیسیۆنەکەی پەرلەمانی تورکیا هەموو ئەمانە لە حاڵتێکدان کە ئێمە لە ڕۆژاوای کوردستان ئەگەر ئەو کۆنسەپتە دروست بێت کە تورکیا بەکارێنێ ئەڵێ ئەمانە ئەندامی پەکەکەن لە ڕۆژاوای کوردستانە ئەنی جەماعەتی هەسەدا ئەبەستێتەوە بە پەکەوە کاریگەری ئەم دوانە پێکەوە چۆن لێکە دەیتەوە لە ڕاستیدا ئەوەی کە ڕوویدا و یاخۆت ئەوەی کە ئێمە باسمان کرد ئەو بارودۆخەی کە لە سووریا لە عێراقدا ئێمە باسمان لەوە کرد کە پرسی کورد لە سووریا بەم شێوەیە هاتۆتە ئاراپەرستەندەکان بەم شێوەیە بوو ومان دەڵێم پرسی کورد لە تورکیا ئەوەی کە لە ئارادایە سەبارەت بە کێشەی کورد و پرسی کورد لە تورکیا و لە هەمان کەشتۆ بارودۆخێکی ترێ سەبار بە پرسی کورد لە عێراقە چونکە خۆتان دەزانن کە هێزێکی عەرەبی هەیە کە نزیک دەبێتەوە لە سنووری نێوان سووریا و عێراق و سەبارەت بە پرسی کرد لە سووریا ئەگەر وەکو تۆ باست کرد ڕەنگە نمونەیەک بێت بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە شوێنەکانی تریش بۆیە پێویستمان بەوەیە کە ئێمە کەمێک نەرمی بنوێندی لە بینینی وێنە گەورەکەوە و کاتێک دەبینی وریابی کاتێک کە تەنیا شوناسێک کە هەژمەری خۆی زاڵ دەکات بەسەر پێکاتەکانی تردا بابەتێکی هەستیارە هاوشێوەی کە ئێستا لە سووریا ڕوودەدات و ئەگەر بگەڕێنەوەوانە بۆ ساڵی 2020 و کاتێک لە سەرەتای ساڵی 2000دا کاتێک کە بڵات سەلونە دروستکرایەوە و بۆ تێگەیشتین لە ئەو ئاڵۆزیانی کەستا لە ئارادانە و ئاڵۆزیان دووبارە سەر هەڵدادنەوە لە سۆنگەیەوەی لە سۆنگەی ئەو فرە پێکاتی و شوناسی و ناسنامەیی کە ئێستا لە
لە هەیە لە تەواوی ناوچەکەدەوە پێویستمان بەوەیە کە ئەو پێکاتانە دان بەبوون یەکتریدا بنێن و دووبارە قسە بکەین و بتوێش بکەین لەگەڵ یەکتریدا بەمەبەستی چارەسکردنی ئەو کێشانەیەکانە پێم وا پێێتە هەموو شتێک پەیوەندی بە شتێکی دیاریکراوە هەیە ئەویش ئەوەیە کاتێکێن باز کێشەی کورد و پرسی کورد دەکەین لە تورکیا ئەوە پەرسەندانشی کە ئێستا لە عێراقدا لە ئارادان یا پێش لە عێراق ڕوویدان زۆر باش. کاک سیروان زۆر جار شرۆڤەکاران تینگتانکەکان هەندێکیان لەوانە تەنانەت ئێستا لە میدیای نێودەوڵەتیش چەند باسوخواستێک دەنە ئاراوە کە کوردەکان بپارێزن، کوردەکان دۆستی هاوپەیمانی دەوڵەتی دەست بە داعشن، کوردەکان ئەوانن کە پاڵەوانەکانی دەست بە داعشن. ئەگەر بە تەنیشتی ڕۆژاواوە چاوێک لە کورد بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازی گشتی، پێت وایە کە کورد دۆخی کورد ئێستا لە مەترسیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازە گشتێکەکەی لە باشوور، لە باکوور، لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵین، لە ئێران، لە عێراق، لە تورکیا، بە تەنیشتی ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژاوای کوردستان هاتنە ئاراوە و ئەو پێگەیی کە بۆ کورد لەوێ دیاریکرا، کاریگەری لەسەر کورد لە کۆی میدڵ ئێستا چی ئەبێت؟ ڕاستە یعنی ئەف تشتەیە تێ نیقاشکردن مەسەلا گرێدانە ستاتویا کوردی لە ڕۆژاوا بە پارچەیەن دینیان کوردستانی بتایبەت باکوور و باشوور بتایبەت باشوور ژی بڕاستی یعنی باشوور و ڕۆژاوا دوو کەیانین تەنیا لە سەرانسەری کوردستانی حتا پارچەی کوردستانی بۆ دوو کەیان لێ هاتبوو ئاواکردن تەوی گۆیا ڕۆژاوا دیفاکتۆ بووژی لێ دیسیژی حتا خەلکێن باشوور هم خلکên asayî û hem jî rêveberiya siyasî li Başûr çi li Silêmaniyê û çi li Hewlêrê tê gihiştin ku bi rastî Rojava di hemû vê qonaxê de ku rahiyeke stratîjî bû ji bo Başûr. Ji ber niha gelek tirs heye ka heta kîjan radeyê rewşa wê ev yek bandorê rewşa Başûr jî bike. Rast cudaye û Başûr dezgehê û dam û dezgehê xwe avakirine xwedî hukmraniyeke rasteqîn û şer'î di destûra Iraqê de hatiye çespandin. Lê heger li rojhilata navîn tiştekî nîşanî tiştek tenê hatibe nîşandan bi awayekê leşkerî ku ne destûr û ne hukmraniya baş dikare tiştekî van matirsiyan ji holê rake. Me besta min ew ku rast niha ev her du xwe Rojava nîvê wê çûye nêvî hatiye dagirkirin ji aliyê Tirkiye ve û nîvê mayî jî vê dawiye ji aliyê artêşa Sûriye hate dagirkirin. Lê eva mayî û tev Başûr هین جی هیویەکێ دەدە کووردا بڕاستی ئەم ژبیر نەکەن تشتا کۆ لە ڕۆژاوا بوو سەدەم کۆ یەکیتێک دناف کوردادە نەتەنێ لەسەر ڕاستە یعنی یەکیتێک و دمێژوویە کوردادە ئەس باوەڕ دکەم وەکوێ نەهاتیەکردن لەسەر ئاستا گەلێری و هەمشی لەسەر ئاستەیە سیاسی ئەڤایە ئێدی تێگەهشتنێکە نەتەوەیە کوردی چێبوویە کۆ چ تشتێکی کۆ لە پارچەیەکی کوردستانی ڕوو دەدە سەدی 100% باندۆراوی لە پارچەیە دن کوردستانی دەکەن بە تایبەت ئەوێن کۆسینۆردارن وەکو ڕۆژاوا وەکو باشوور و باکوور divê نمونەیە ڕۆژاوادا لێ نەرینامە پچکی جودایی بڕاستی ئەگەر دەرفەتێ بدەمە نەرینامە ئەوە کۆ ئەف تشتێک گۆ ڕۆژاوا چێبوو ڕاستە گەلک خەلک ئاوارە بوون و دەربوون لێ ڕۆژاوا دەمان ینی سینۆرێن باشوور و باکوور نەهاتن vekirن پێشیا خەلکێ وەکو چاوات نۆت و یەکێدە لە باشوور چێبوو ئەو کۆچبەریە ملیۆنی ئەڤایە تشتێکی خۆشبەختانەیە دەبێ ڕەوشە تاریک و نەخۆش دە کۆ کورد لەسەر ئاخە خۆمان ڕاستە ئەv ڕەوشە سیاسی بەلکی وەرە گوهرتن بەلکی بە ئەوەیەکی نێنیژی تێدیتن لێ مادەم کۆ کورد لورن دەرفەتێن کۆ پرزگرێکا کوردی یعنی وەکو پرسا کوردی لێ دەکێ بمینە یعنی ئەڤە ترس ئەوەکو مادەم هەگەر خەلکێک تنەیەت بەحسا پرزگرێکێکێ بکە گەلکی زەحمەتە کۆت بەرەڤانیاوەی پرزگرێکی بکە ji ber ez dibêjim rast ev tiştaya çêbû rast ev keyanê ku ev 12-13 sal li Rojava hatibû avakirin heta radeyekê nema ya belkî nemîne lê di heman demê de madem ku ew çavê dinyê û alemê gişa gubiriya Rojava hat li ser pirsa Kurdî ne tenê li Başûr wayî niha Sînatoya Amerîkî gava ku bernivîsekê derdixîne û dibêje Save the Kurds wekû Act yanî me besta wan ne tenê Kurdê Rojavayê me besta wan ku Kurd di hemû deverê li jêr metirsiyê û divê Kurd wekû hevalbendên Amerîka wek kesnî ku tiştekî baş bû ku divan çend roja di birastî hate holê ew ku alem û dunya dî careke din hatin bîranîn ku di rojhilateke navînî qerbaleq ku him kesên tundrê hene him kesên terorîst hene ku gelek tiştên xirab gelek kesên dijî Amerîka hene yek ji grûpên herî kêm ku heta niha jî bi nirx û bi siyasetên xwe nêzîkî Amerîka welatê Rojavayî ne Kurdin
بەڵێ. و ئەڤ یەک جارەکەدن ینی بەلکی تەژدید gelek راپۆرت و gelek راو بۆ چوون لە سەرڤەیەکی هەبوو کۆ چما دەبێت پاراستنا کورداوەرەکردن ji ber ku Kurd kesnî hêjayî parastinê ne ji ber ku Kurd xwedî nirx û adetên siyasî ne ku divên werin parastin. Ez bawer dikim duwarê siyasî de bi kêmalî li ser asta rojava yanî rojavayê cîhanê وەکو دەستکەفتێک بوو ji bo Kurdan ne tenê ji bo Kurdên rojava lê ji bo Kurdê parçeyên din. زۆر باش دکتۆر ماریانە دەرفەت و ئاڵنگارەکانی بەردەم کورد لە ڕۆژهاتی ناوەڕاست چۆنە بینیت ینی باش ئەوەی ئەو دۆخی کە لە ڕۆژاوای کوردستان بۆ کورد هاتە پێشەوە لە سووریا هاتە پێشەوە ئێمە زانین زیاد لە 14-15 ساڵە خەباتەکرێت لەوێ دژی بە داعش کیانێکی دفاکتۆ دامەزرا بوو هەر جۆرێک بێ خود بەڕێوبەرێکی خودسەری هاتبووە ئاراوە لە سووریا بەڵام تا ڕادێکەوە تا ئەمریکا دەگاتە قەناعەتێکی ترەوە ببڕاتە ناو سوپای سووریا و تێکەڵێک دروست بێ ئەگەر ئەم وێنەیە تۆزە بە گەورەتر سیرکەین لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بە شێوازە گشتیەکەی لە میدڵ ئیست بە شێوازە گشتیەکەی کورد دەرفەت و ئاڵنگارەکانی چی ئەبن مەترسی گەورە لەسەر کورد هەیە بە شێوازە گشتیەکەی کورد چی بکات چۆن کارتەکانی بەکاربێنێت بۆی کە بتوانێت خۆی بپارێزێت لە باشووری کوردستان لە باکوور لە ڕۆژهەڵات و ڕۆژاوە. سپاس بۆ پرسیارەکە تاوەکو لەم چاپێککەوتنەیە وتم کوردان کاراکتەرێکی ئەرێنین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ستاتیوەیەکیان هەیە استێتێکی بۆ خۆیان دروست کردووە کە هەشێوەی وڵاتێکە و خاوەن هێز و دەسەڵاتی خۆیان ئەوەشە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەوەیەوە لەگەڵ ئەو بەشداری سیاسی کە هەیەە بە شێوازی جیاواتە بۆ چاڵنجەکان و ئەو ئاسانگانەی کە ڕوبەڕویان دەبێتەوە کە ڕوبەڕووی کورد و ئەو هاریکاری و هەمهانگەی کە لە کوردن لە ئارادایە بە جۆرێکە توانن بڵێم کە پێویستە سیاسەتوانانی کورد کە بە خۆیان باسی دەکەن گرنگە سەرکردەکانی کورد بتوانن مامەڵە باش بکەن لەگەڵ نیگەرانیەکانیان کە هەیەیان لە چوارچێوەی کارکردنەی کە تێیدا دەچین لە هەمان کاتێشدا هاوسانگیەک بپارێزن کە لە ئارادای وەکو وتمان بەتایبەتی و هاریکاری هاوکاری کە پێچە لەمە خۆیان دەهابێت لەگەڵ و هێزانەی ترکە لەگەڵیاندا دێن چونکە بەتابەتی لە کاتی پێویستە لەبەرەوە ئاسانگەکان پەیوەست نین بەیەکشی دیاری کراوەکەەوە بەڵکو پەیوەندی هەیە بە کامە کێشەکە ئەمە لە ئاسی داوەستاوین بەڵام سەرکردەکانی کە وێڕایە ئەو هەماهەنگی و هاریکاری کەلەوانیاندا هەیە گرنگە بزانن کە چۆن دەتوانن کار بکەن لەگەڵ یەکتریدا بەجیا و بە گوێرەی بارودۆخ و ئەو واقعی کە لە هەڵکەوتی جوگرافی خۆیاندا هەیە بەبێ ئەوەی کە کێشە دروست بکەن بۆ بەشەکانی تر و پرسی کورد لە بەشەکانی تری کوردستانە سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا پێم وای بێتەوە زۆر گرنگە کە بتوانێت کارەکانەتە هاوتا و هاوشانی بەرژەوەندی وڵاتانی جیهان بێتە من نازانم چۆن دەکرێت دەو کارە بکرێت بە تایبەتی کە تۆ کۆمەڵک بەرژەوەندی تەقلیدی ئەو وڵاتە درێژانەت بەڵام لەگەڵ ئەوەشدا من دڵنیام کە لە بارودۆخێکی وهادا ئەو یەکگرتوویەکێتی کە لێوان کوردستاندا دروست بوو بە تایبەتی لە ڕۆژافا هەلێک دروست بووە بۆ کوردیش بۆ گەلی کورد ئەویش ئەوەیە کە لە کۆتاییدا کورد توانیان یەکگرتوو بن لە گەڵ یەکترێتدا وێ ڕێجیاوازی ئەو بیرو بۆ چوون و ئایدۆلۆجیە جیاوازەیە کە لە نێوانیاندا هەیە لە نێوان کووردا وەک ناتەوەیە کە سەبارەت بە کاری سیاسی شەرک و پێشی ڕێژوێتم بۆ سەرکردەکانی کورد زۆر گەرنکە بتوانن کە کار بکەن لەسەر ئەو ئاستانگانەی کە ڕوبەڕیان دەبێتە بەبێ ئەوەی کە کاریگەری نەریری هەبێت لەسەر هاوکاری و هەماهەنگی لە نێوانێدا بەتایبەتی لە بارودۆخ و کەسێکی وادا لەبەرەوە هاوکاری و هەماهەنگی زۆر گەرنگە بتوانێت پشتیوانی یەکتری بکەن و ناو بژیوانی بکەنم چونکە لەسەر ئەرزی واقعەتەوە شتێک ترشێکە پێوەندی بە سیاسەتی دەرەوە پەیوەندی دەرەکەکەن و وڵاتانی ترەوە هەیەێتن لە هەمان کاتە شتێکی زۆر گرنگە بوو کە بتوانانی بەدەکوی کێشانە بکەیت کە بتوێشمە لە بەرەوەی بەڵێ دکتۆرە ماریانە یەک پرسیاری باتۆز ئەکادیمیت لێ بکەم جنابەت پرۆفیسۆری بواری زانستە سیاسەکان و سیاسەتی نێودەوڵەتیت ئێستا قسەیەک لە دنیای هاتتە پێشەوە لە ڕوانگەی هەڵسوکەوتەکانی دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا
کە لەلایەکەوە سوکایەتی بە زەلەنسکی ئەکات کە کەسێکی دموکراتە و هەڵبژێراوی دموکراسیە، لەلایەکەوە پێشوازی لە ئەحمەد شەرعەکە کە مدەتێکی زۆر و تیرۆریست ناسراوەوە 10 میلیۆن دلاری بۆ تەرخانکراوە بۆی کە بگیرێت. بەڵام لەم لاوە ترەمپ ببینین ئەو تا لە تازترین ئیمێڵ یا بۆ وڵاتانی نەرویج و دانیمارک ئەڵێ من ئێوە خەڵاتی ئاشتیتان بە من نەداوە، نۆبڵی ئاشتیتان بە من نەداوە، بۆیە خەریکی بەرژەوەندەکانی ئەمریکا ئابم. لەم دۆخەیە کە خەریکە جۆرە جۆرەکان سیاسەتی نێودەوڵەتی گۆڕانکاری بەسەرایەت، تێگەشتنەکان بۆ سیاسەتی نێودەوڵەتی و مامەڵەکانی سیاسەتی نێودەوڵەتی بەپێی ئەو ستانداردە زانستیانەی کە هەبوون گۆڕانکاریان بەسەرادێت. کورد دەکەوێتە بۆشاییەوە، کورد دەکەوێتە مەترسیەوە، چونکە ئێمە زانین ینی کاتێکە ستانداردێکی زانستی نامێنێ بۆ مامەڵەی نێودەوڵەتی بۆ فۆرن پۆلیسی، ئەو کاتە کورد لە چ دۆخێکە ئابێت؟ ئەگەر وەکو پرسیارێکی زانستی سەیریەکەی جەنابەت وەکو پسپۆڕی وەکو پرۆفیسۆری بواری زانستە سیاسەکان. سپاست دەکەم لە ڕاستیدا تۆ بعد لە دوو ڕێگەسی جیاوازێک کرد کە ئێستا لە چی لە ئاراداهەیە و ئەوانی تر چێ دەکەن و ئێمە چی دەکەین ئەوە پێش بەتابەتی کە پەیوەندی بە داعش و پاشماوەکانی داعشەوە لە ڕاستیدا هەر سیاسەتێکی دەرەکی وڵایەتێکی تۆکانی ئەمریکا کە شەرعیات دەدانە بە گروپێکی تونڕە و کە دێن دەسەڵات بەسەردا دەست بە دەسەڵاتەوە دەگەرن و دەسەڵات دەگەرن. ئەمە شتێکەوە شتێکی تریشە ئەوە کە پێشتر ئەو گروپانە چیان کردووە و ئەمان کە ئێستا چی دەکەن ئەمە دوشتی جیاوازن. لەبەرەوە پێم وابێت داڕشتنی استراتیژیەت کارێکی گرنگە بۆ ئەوەی کە بتوانانی وێنەیەکی ڕوونێت هەبێت بۆ ئەو سیاسەتەی کە تۆ پەیڕەوی دەکەیت کە دەتەوێت چی بەدەستپێنێت و چی بگۆڕی. لەبەرەوە زۆر گرنگە ڕوونیە هەبێت لە سیاسەتی دەرەکیدا بۆی کە بزانین بەرەوکوێ دەچیت وە چۆن وە چی دەکەیت و چۆنی ئەو شتە دەکەیت کە دەتەوێت. لە ئێستادا ئەو پەرەسەردانەی کە لە ئاراتە هەن لەسەر ئاسیین و دەوڵەتی کاریگەری لەسەر هەموو کێشەکان هەیە لەسەر سەری جیهاندا ئەو کاراکتەرانەی کەن و کەچی دەکەن و ئەو شتانی کە دەکەن بە شێوەیەکی جیاواز. لەبەرەوە تۆ لە ئێستادا کۆمەڵێک دۆخ و یاخود کێشەی جیاوازت هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە کەیس و حاڵتێکی زۆر بەهێز و گرنگن و هەرێکێک لەوانە استراتیژیەکی دیاریکراو هەیە لەلایەن سەکرتەکانەوە بۆ ئەو دۆخی کە کاری تێدەکەنە بۆ ئەوەی کە بزانن کە چیان دەوێتە. لەبەرەوە پێم وابێت ئەگەر ئەو بینە پێچاومانە ئاسان دەبێت کە بزانین کەوان دایانەوێت چی بەدەست بهێنێت دوور لەوەی کە چۆن کارەکان دەکەن و چۆن سکەوت دەکەن و ڕفتار دەکەنە. بەڵام لەسەرەتاوە پێویستە ڕوونیەک هەبێت کە بزانی کە تۆ بە تەواوی بە دیاریکراوی چی دەوێت. زۆر باشە کاک سیروان جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێکی نێودەوڵەتی چاوت خستۆ سەر میدیا نێودەوڵەتەکان و ئەم ماوەیە زۆر باسی سەیف کورد و سەیف کوردستان و ئەمانە کرا. پێت وایە کە ڕووماڵە میدیایەکان میدیا نێودەوڵەتەکان لە ڕۆیتەرزەوە تا هەموو ئەو میدیا گەورانەی کە کاریگەریان لەسەر قەراری سیاسی هەیە لەسەر بڕیاری سیاسی هەیە باش بوون هەڵسەنگانێکی باشیان بۆ دۆخی کورد کرد و سەپۆرتی کورد بوونیان هەندێکیان دابش بوون و ئێمە بینیمان کە ڕەنگە لە ئاستی پێویستانە بووبن. سەرنجت لەسەر کۆی ڕووماڵە میدیایەکان یعنی ئەم بێژن ئەگەر ئەو ئاژانسێن ڕاگەرنێ سەرەکی وەکو AP و ڕۆیتەرز وان ئەوانە گەلێک جوان لەسەر عەردێنە و گەلێک جوان پەیامنێری وانی عەرەب هەن ئەگەرم بەحسا ڕۆمالکردنا ڕەوشا ڕۆژاوات گەلێک جوان یعنی حتا ڕادەیەکی خۆنێزیکی حکوومەتا سووریە دەکردن و دە هەمان دەمێژە ڕاستیژی بێ ینی دگوتن لێ ئەوێن کۆ لە ئەمریکانە هەم بێژن لە ئەمریکا و لە ئەوروپاوان بگشتی ئەو نەرینە پۆزیتیف الجەم کووردا هەیە ینی هین بچاوێکی گەلێکی ڕۆمانسی لە مەسەلا کوردی دنەرن تەوی کەیمانی هەبن نەبنژی لێ دیسژی بگشتی ینی ئەو تشتایا هەبوو بەتایبەت لەڤر لە ئەمریکا ئەم بێژن دەستگەهێن کۆنسەرڤەتیڤ حتا ئەوێک کۆ نێزیکی دانالد ترامپنجی سەرۆکی ئەمریکی دیسیژی گەلێک جوان دەردەکەتن ینی ئەڤێن کۆ لڤێدەکێ بەهێزن هەگەر بەتایبەت لەسەر سوۆشەل میدیا و ئەڤێن کۆ بەرنامەیە وانی رادیۆیی لە ئەمریکا بەرنامەیەن رادیۆیان ڕۆژانە گەلێکی ناودارن بگشتی پشگیریاوان ji bo Kurda bû dê çawa em alîkariya Kurda nakin me dest ji Kurda berdayî di heman demê de em piştgiriyê didin serokekî ku heta berî çend roja jî
اندام قاعده بو يعني افتشتال امريكا بتايبت لامريكا تكن راست بلستا تروري دبو افتشتاهان هين يعني هين هي وبردوام دبو وحتى قال لك كاربلسن كيفن جي وكو مايك بومبيو وزير بيشوي دروي امريكا دركت جو دفي چما كرد دفي ورم باراستن بحثا تشتيغو بيسكادن جي مباسكر بحثا واندك چما دفي كرد ورم باراستن نهال امريكا افتشت هي يعني هاجرتش كسكي نورمال الشقامه كامريكي ببرسه والله الروجافات تشتكي لسوريا تشتكي ولا الرود ده يكسر دبي او بالا وان تشسر كردان ناچن لسر دفي ام بشجريا شامي بكن يا دفي بشجريا حكومتها كاتي لسوريا بكن افايا هي براستي افايا جبو كرد جي دقوناغا بيدا وكو سرميان تيبكار انين زۆر سپاس بەڕێز دکتۆرە ماریانە خارنتاکی توێژەر وە شرۆڤەکانی دەوڵەتی لە بەریتانیا بەڕێز کاک سیروان کاجۆ ڕۆژنامەنووسین دەوڵەتی لە ئەمریکا لەگەڵمان بووی بینرانی بەڕێز زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون بە هیوای سەرکەوتن بۆ کورد و سەرکەوتن بۆ کوردستان خواتان لەگەڵ